کارمەندێکی پۆلیسی هاتوچۆی پارێزگای هەڵەبجە لە بەرامبەر داواکردنی مۆڵەتی شۆفێری و مەرجەکانی توندوتۆڵی ئۆتۆمبیلی دادوەرێک دەستگیر دەکرێت و لە دادگای شارەکە تەوقیف کراوە. تەوقیفکردنی کارمەندەکەی هاتوچۆ لەسەر سکاڵای دادوەرەکە بووە کە ساڵی 2018 لە مەفرەزەیەکی کارمەندانی هاتوچۆیدا لە گوندی گردی گۆ و وەک خۆیان دەڵێن لە کاتی جێبەجێکردنی ئەرک و یاسادا بوون و ئەو دادوەرە سەرپێچی کردووە و ڕایان گرتووە. بۆ داواکردن و سەروەربوونی یاسا ژمارەیەک لە کارمەندانی هاتوچۆی هەڵەبجە لە بەردەم دادگا گردبوونەوە و داوایان کرد یاسا بۆ هەمووان بێت بێ جیاوازی و دەست بەجێ هاوڕێکەیان ئازاد بکرێت. لە گردی گۆ کە ڕوویداوە کارمەندان داوای جیاوازی سەنەویان لێ کرد. دوای جیاوازی سەنەوی نەیاوە، دواتر کە پێیاون توێتی بڕۆن دوا سەیری خۆتان ئاگرکوژێنەوە بکەن. ئاگرکوژێنەوە بۆ من نییە، بۆ کابرای شۆفێرە کاکە. پێیان وتووە ئاگرکوژێنەوە تێری بڕۆ خۆتان سەیری بکەن. کارمەند وا پەروەردەکراوە نەچێت سەیری سنووقی سیارە بکە. بە هیچ شێوازێ هەر نزیکی سایەقەکەش ناکەوێت کاکە. 1 مەتر دوورە لێ. یاسا پێی وتووم کە یاسایەک لێرە سەروەر نەبێت. کارمەندێک 3 ڕۆژە تەوقیف کراوە، 4 کارمەندی کەم بکەفالەت ئازاد کراون. دادوەری بەڕێز لێرە وەسلێکی بۆ کراوە دەبا بە وەسل با بکری کاکە 15,000 غرامی 15,000 وێت. لە وڵاتە ماف و یاسای هەموو کەسێکە تۆ ئیجراتی لەگەڵا بکە. ئیتر کابرا لە دادگایە، کابرا مامۆسایە، دکتۆرە، هەر بەڕێزێک هەر کەسێکە ئێمە ئیجراتی یاسایی خۆمانەکەین. بەدەر لەمە یەک شتی ناقانونی ناکەین. ئەگەر من بە مەدەنی هاتم یەقەی یەک کەسم گرت ئەو کاتە دادگا توانێ من بگرێ، بەس ئێمە تەقەمان لێ کراوە. چەند جارێک شەڕ بووە بە تووشمان و ئەو کەسانە بۆ نەگیراون. ئێسا بۆچی بەس کەسەکەی دادگا ئەم کەسە تەنها لە دادگای هەڵەبجە 1 نەفەر ئیجراتی لێکراوە لە خیلالی 10 ساڵ 20 ساڵ لەمەوە پێشەوە. بۆچی ئێسا کارمەندێکمان بکرێتە سجن؟ پەیام بە دوواداچوون بۆ دۆسیەکە دەکات و دەچێتە لای داواکاری گشتی شارەکە. حاکم بەختیار محەممەد دەڵێت نابێت داوڵاتیان تەنادیوێکی ڕووداوەکە ببینن. تەوقیفکردنی کارمەندەکەی هاتوچۆش بە یاسایی دەزانێت و دەژڵێت لێکۆڵینەوە لە ڕووداوەکە دەکرێت. ئەو زانیاریانی زیادی بەدەم ئەگاتە لای هاوڵاتی لەگەڵ ئەو زانانی کە لاو کەیسەکایە زۆر جیاواز. زانیاری ناو کەیس فراوانترە، یعنی هەموو شتێکی تایە، نەک تەنها یەک گوشە. ئەڵێ بۆ نمونە لەم کەیساڵێ لەبەرەوەی تۆڕە کۆمەڵاتەکان وا ڕگەیاندراوە کە لەبەر ئەوەی دادوەرێک داوای شۆفێر بەڵدی شۆفێری لێکراوە تەوقیف کراوە. خۆی ڕاستیات تەبیعی لەسەر ئەوەش بایە، چونکە ئەم بەڕێزە مفەوەزە ملازم بەرەو ژوور نییە، زعین زابط نییە، لەبەرەوە مخالفەی مادی بەشی دوی لە یاسای مرور کردووە. تەبیعی و تەنها لەسەر ئەوەش وایە، بەڵام لەسەر ئەوە نییە. تەمان هەندێک هۆکاری تر و لەناو کەیسەکە هەیە و 2 کەیسە و کەیسێکیشیان لە وەزارەتی خۆیان بۆ لێ دوای مەجلیس تحقیق گرتووە. بزانم داخراوە شتێکی ئاواییە بۆ بوارە عسکەری و سەربازیەکەی وارەکەی بوارە ئەمنیەتی خۆیانە داخراوە. بەڵێ مادەی 109 لە قانون ئوسوڵ محاکماتی جەزایی و هەروەها مادەکانی پێشتریش ڕیپیاوەکە تەوقیف بکریان. کارمەندانی هاتوچۆی هەڵەبجە جەختیان کردەوە بەردەوام دەبن لە فشارەکانیان تا هاوڕێکەیان ئازاد دەکرێت. بەڕێوبەری پۆلیسی هاتوچۆش بڵاوی بەگردبوونەوەکە کرد و ڕایگەیاند خودی خۆی تەداخلی لە دۆسیەکە کرد و هەموو هەوڵێک دەدات بۆ ئازادکردنی کارمەندەکەی. بەپێی زانیاریەکانی پەیام کە لە وتەبێژی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی هەڵەبجە دەستی کەوتووە، دادگا بڕیاری دەستگیرکردنی بۆ 5 کارمەندی هاتوچۆ کە لەو کاتەدا لەوێ بوون دەرکردووە، بەڵام 4یان بە کەفالەت ئازاد کراون. تەنها ئەوەیان کە غەرامە 15,000ەکەی بۆ دادوەرەکە نووسیوە 14 ڕۆژ تەوقیف دەکرێت. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.